پامنەرمان عیسا حەسەن لە نیویۆرک لە گراوند زیرۆ شوێنی ڕووداوەکانی 11 سپتەمبەر میوانێکی لەگەڵدا میوانەکەی مایلز کاگنز گوتەبێژی پێشووی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشە. عیسا سڵاوت لێبێ بابزانی کاردانەوەکان هەم لە ئەمریکا چۆنە هەم لەگەڵ میوانەکەشت تۆ وتوبێژ و قسەی زیاتر پرسیاری زیاتر دەکەی مایل کاگنز فەرموو. بەڵێ حاکم هەر بە وەکو دەستپێکێک چەند قسەیە بکەم کە ئەمڕۆ 21 ساڵ تێدەپەڕێت بەسەر هێرشەکان 11 سپتەمبەر لە ئەمریکا چالاکی زۆر توانین بڵێن لە زۆربەی شارەکان و ویلایەتەکانی ئەمریکا چالاکی بەڕێوەچێ. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە پێنتاگۆن لە مۆمنتەمی پێنتاگۆن لەوێ گوتارێکی پێشکەش کرد هاوکات کەمالا هاریسی جێگری لە نیویۆرک لەگەڵ قوربانیانی ڕووداوەکەی 11 سپتەمبەر کۆبەوە بەمان شێوە جیل بایدن لەگەڵ جیل بایدن هاوژینی جۆ بایدن لەگەڵ کەسوکاری قوربانیان لە ویلایەتی پێنسیلڤانیا کۆبوونەوە بە شێوەیەکی گشتی ئێستا ئەم شوێنەی کە من لێم ئەو شوێنەیە کە لە نیویۆرک دوو تاوەری هەرە بەرزی بازرگانی لە ساڵی 2021 لەلایەن دوو فڕۆکەوە تاقێنرانەوە. ئەم ڕووداوە تاوەکو ئێستاش لە بیر و هۆشی خەڵکی ئەمریکادا ماوە و ساڵانە ئەم یادە دەکەنەوە. من ئەمەیە بسمە لای میوانەکەم کە خۆش میوانەکەت ناساند بەڕێز مایل کاکنز وتەبێژی پێشووی هاوپەیمانی ڕوبەڕووبوونەوەی دژی داعش. Thank you for being with us, Mr. Kagans. دوای 11 سپتەمبەر ئەمریکا زۆر قوربانیدا دژی تیرۆر واتە گۆڕانکاریەکانی دوای 11 سپتەمبەر ئەمریکا چین. سڵاو بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان بۆ بینەرەکانتان ئەمڕۆ 11 سپتەمبەرە و ڕۆژێکی خەمناکە و ئێمە ڕێز لە ڕۆحی 3,000 کەس لە ژن و پیا و منداڵ دەگرین کە لەو هێرشاندا بوونە قوربانی. ئەمە 21مین ساڵی یادکردنەوەی ئەو هێرشانەوە ڕۆژێکی گرنگیشە لە هەمان کاتدا کە هەزاران کەس هەن لە نیویۆرک کە لێن هاتوونەتە گراوند زیرۆ ئەو شوێنەی کە فڕۆکەکان 21 ساڵ لەمەوبەر لەلایەن قاعیدەوە ڕفێنران و خۆیاندا بە سنتەری بازرگانیدا. هێشتا زۆرێک هەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا کە دەچنە ناو ڕێکخراوە تیرۆریستەکان. بۆچی تا ئێستا ئەمە بەردەوامە؟ بۆچی تندڕەوی بیرۆکەی تندڕەوی کە لە ئیسلامەوە کە ئیسلامێکی ئاشتیە لە ڕاستیە لە بنەڕەتدا بۆ ئاشتی و ئاسایشە بۆ خوشگوزەرانیە، بەڵام ئەم تند و تیژانە بەکاری دەهێنن و تەفسیرێکی هەڵەی بۆ دەکەن بۆی کە ترس بڵاو بکەنەوە، تۆقین بڵاو بکەنەوە، خەڵک ببەنە ڕیزەکانیانەوە، مێشکیان بشۆنەوە و ژیانی خەڵکی ئەوانەی کە دەیانێت بە ئاشتی بژین بیگۆڕن. واتە ئەمە بیرۆکەیەکی پیسە، بیرۆکەیەکی مەترسیدارە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەفریقا، ئەوروپا و لە ئەمریکاش بە هەمان شێوەوە لە ئاسیاش هێشتا هەیە. ئەزمونێکی زۆرت هەیە بە تایبەتی لە عێراق. تۆ لە عێراق بووی، دۆخی ئێستا چەندە کاریگەری هەیە لەسەر داعش و ڕێکخراوەکانی دیکە بۆی کەی زیندوو بنەوە لە عێراق. بینەرەکانی ئێوە زۆر زیرەکن، تێدەگەن کە ئەم توندڕەوانە کڵاوێکی جیاوازیانەیە وەکو ئەنسار ئیسلام و داعش و قاعیدە. ئەمە تەنها ناویان جیاوازە، ئاگینا بیرۆکەیەکی ڕادیکاڵی توندڕەوی جیهادیان هەیە بۆی کە ئامانجەکانی خۆیانی پێ بەدی بێنن. لە عێراق ئێستا دەبینین گروپی دیکەی توندڕەوی شیعە هەن کە میلیشیان کە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان بە لە ناویشیاندا هەولێر و
ئەم گروپە میلیشیانە هێرش دەکەنە سەر هێزەکانی سووریای دیموکرات و هێزەکانی ئەمریکا لە دێرە زۆر لە سووریا و هەروەها لە ناوچەکانی دیکە بۆیە هەموو ئەم توندڕەویە خراپن ڕەتکراون و ئەمریکا پابندبی بوونی خۆی پیشان داوە دووپاتی کردوێتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و عێراقیش و بۆ خەڵکی ئیدارەی سربەخۆی ڕۆژئاوا باکووری ڕۆژڵاتی سووریا بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ئێمە هاوکاری هێزی پێشمەرگە و هێزەکانی سووریا دیموکرات و هێزە عێراقیەکان دەکەین لە شەڕی دژ بە داعش و بۆ ڕوبەڕووبوونەوەی میلیشیا توندڕەوە شیعەکانیش بە هەمان شێوە تۆ لە عێراق بووی ئایا پێت وایە کە ئەمریکا هێشتا پشتیوانی لە عێراق و هەرێمی کوردستان دەکا بۆ شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بە تایبەتی داعش ئەگەر باس بکەین بەڵێ لە دوو ڕۆژی ڕابردوو فەرماندە باڵاکانی فەرماندەی ناوەندی ئێرکۆرەڵا ئەو سەردانی بەغدای کرد و بۆ بۆنەیەک بۆی کە فەرماندەیەکی نوێ بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە عێراق و سووریا دابنێ فەرماندە کۆرەڵا و فەرماندەی ناوەندی ئەمریکا چوونە ڕۆژاوا و سەردانی کەمپی ئەلهۆلی کرد چونکە ئەو کەسانی کە لە ئەلهۆلن خێزانی چەکدارانی داعشن و ژمارەیان 10,000 و هێشتا هەڕەشن کێشن و دەبێت گیان چاوی لەسەریان بێ ئەوەی کە پێی دەڵێن منداڵدانی داعشە لەو شوێنە بۆیە هاوپەیمانی نێودەوڵەتی لەم هاوبەشیەی لەگەڵ پێشمەرگە بەردەوام دەبێت بۆ ڕۆبەڕووبوونەوەی تیرۆر پشتیوانی لۆجیکی کە ئەمریکا دەیداتە پێشمەرگە ئەم هاوکاری لۆجستیانە پێت وایە بەسە بۆ پێشمەرگە بۆی کە ڕوبەڕووی داعش ببێتەوە هێزی پێشمەرگە سەرکەوتوو بۆ لە دژی داعش بینیومە کە راپۆرتێک لە چەند ڕۆژی ڕابردوو بڵاو بۆتەوە کە هێزەکانی دژە تیرۆر بە سەرکەوتووی لە ناوچەیەک هێرشیان کردوتە سەر داعش و پێویستی بە چەک و چۆڵە ڕاستە پێشمەرگە و هێزەکانی کۆماندۆ پێویستیان بە هاوکاریە و هاوکاری کراون و هاوکاری پێشمەرگە و ئاسایش کراوە کە زۆر بەتوانان هێزی پێشمەرگە و داعش من پێم وایە سەرکەوتوو دەبێت لە داهاتوشدا زۆر سپاس بەڕێز کاگەز کە لەگەڵمان بووی سپاس بەڵێ حاکەم وەکو بوتەبێژی پێشووی هاوپەیمانی دژی داعش ئاماژەی پێدا کە ئەمریکا بەردەوامە بێت لە پاڵپشتەکانی بۆ پێشمەرگە و سوپای عراقیش بۆ ڕۆبەڕووبوونەوەی تیرۆر بەتابێت ئاماژەی بۆدا ئەو هاوکاریانەی کە ئەمریکا پێشکەش بە پێشمەرگەی دەکا هاوکاری باشن و دەتوانێت کاریگەری باشان هەبێت لە ڕۆبەڕووبوونەوەی تیرۆر و داعش بە تایبەتی زۆر باشە هاوکارمان عیسا حەسەن ڕاستە و خۆ لە نوێیۆرکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ میوانەکەشت